سڵاو ئەزیزان ئینشەڵا تاریکی باش بینم سڵاوتان لێبێ بەڕێزان زانبێک باشەوە هاتینەوە خزمەتتان ئینشاءڵڵا بۆ ئەوەی لە خزمەتتان نابین لە لایڤێکە ئینشاءڵڵا کامێرەیەکی تازەوە بە مواصفاتێکی تازەوە ئینشاءڵڵا لەگەڵتان نابین لە خزمەتتان نابین هەواڵتان بزانین ئەو ناوانەی کە هاتوتەوە ئەو بەشانەی کە هاتوتەوە تاسەن ئێوەی ئەزیز و خۆشەویست لێ ڕازین تا چەندەی ناڕازین وەزعتان لەکوێیە نییە خۆشحاڵم کاتان بینمەوە ئەلبەتە سوپاستان دەکەم کە لەگەڵمانە ئەبن بەڵام تکایە یەک تۆ سەبرتان هەبێ لەگەڵمانە کە پرسیارەکانە نێرن چاوەڕێی وەڵامەکانی ئێمە بکەن ئینشاءڵڵا بە دڵنیاییەوە وەڵامتانە دەینەوە یەک بابەت هەیە حەزەکەم پێتان بڵێم پێش ئەوەی بەس بە جوابدانەی پرسیارەکان بکەم زۆربەی قوتابیەکان پرسیاری ئەواکەن ئایا دابەزاندن چۆن بکەم ئایا قسمەکەم چۆن بگۆڕم یان ئەو قسمە بەدڵم نییە من ئەمێ قسمێکی دیکە بێنمەوە ئەلبەتە ئەمانە هەمووی چەند حەلێکیان بۆی داناوە وەکو وەزارەتی خوێندنی باڵا ئەویش بریتیە لەوەی ئەوانەی کە ناویان هاتۆتەوە لە با بڵێن ئێرەیە کاتێک کە داخڵە بیت لە بەشی سەرەوەیە لا کێشەیەکی سوور هەیە کە پێت ئەڵێت بۆ نمونە ئەتوانیت بۆی بزانین لە چ بەشێکی ترا وەرەگیری بەشێک هەڵبژێرە ئەلبەتەوە تا ئێستا تا ئەم لەحزەیە ئەبوایە سەعات 12 نیوەڕۆی ئەمڕۆ ئاکتیڤ ببێ بەڵام بەداخەوە جارێک دیکەش بەداخەوە کە با بڵێن چۆنەڵێ ئاکتیڤ نەبووە هەتاکو ئێستا ئەمساڵ بەڕاستی وەزارەتی خوێندنی باڵا کۆمەڵێک کێشەی زۆریان هەیە لە مەسایلی زانکۆڵاینە بەداخەوە بۆیە بەڕێزان من پێتان ئەڵێم لەگەڵ ئاکتیڤبوونی ئەو بەشەیە کە وەکوتم لە بەشی سەرەوەی شوێنی هاتنەوەی ناوەکانە لەژێر ناوی قوتابیەکە نووسراوە لا کێشەیەکی سوورە ئەتوانی کلیکی لەسەر بکەیت لە کاتی ئاکتیڤبوونیە کە بە ڕێزت ناڕازی لەوەی کە بەشەکەت هاتۆتەوە و بەدڵت نییە ئەتوێ بەشەکەت بگۆڕی ئەلەوێ ئەتوانی بەشێک دیاری بکەیت تا ڕادەیەک یارمەتیدانە بۆی تووشی معاملاتی دابەزاندن و هەندێک بابەت نەبیت بۆیە ئەزیزانم هەوڵە دەین لێرەیە پێتان بڵێین ئاسانکاریەکە بۆ ئەوەی بەڕێز هەر بەڕێزێک لە بەشەکەی ناڕازیە با بڕوا بە ئیسراحەت کۆدەکەی لێ بدات هەموو قسمەکانی بگۆڕێت ببینێت ببورن یەک بە یەک کۆلێژەکان تاقی بکاتەوە پەیمانگەکان تاقی بکاتەوە کۆنمرەکەی خۆی تاقی بکاتەوە لە شێوەیەکی باشترین بەشکە بە دڵی خۆیەتی کلیکی لەسەر بکات لەگەڵ ئاکتیڤبوونا تەمان پێت هەڵێت ئەو بەشت هەڵبژاردووتەوە ئەبێ وەڵامی بدەیتەوە جا بەڕێزانم ئەوە بابەتی ئەوەیە کە زۆر حەزمە پێتان بڵێم ئێستا هەوڵە دەم بێمە سەر وەڵامدانەوەی پرسیارەکان ناز 12 دیارە پەیامەکەی سڕیوەتەوە لەوانەیە مەبەستی بێت شتێکی نوێ بنووسێت دەستخۆشی لێکەین کاکە ڕەمەزان ئەڵێ ئەم کارەساتە چی بوو بەڕاستی ئەمە کارەساتی ئەنفالە بۆ قوتابیان بە تایبەتی ئەوانەی کۆنمرەیان بەرزە بەداخەوە یعنی شتێک کراوە کە نازانم ینی من بۆ خۆمەوە 6 ساڵە لەناو ئەم پرۆسەیەیان شتی وام نەبینیەوە بەڕاستی ینی وایە لە قوتابی کرد ئیتر هەر نەخوێنێت ینی معقول نییە معدەلی 98 تەنانەت لە دەرمانسازیش نێتەوە ئەنی بەداخەوە بەڕاستی بۆیە ینی هەندێک کێشەمان لەو بابەتانە هەیە هیوادارین ئینشاءڵڵا خوای گەورە بیکات بە سەبەبی ئەوەی کە دڵەکانمان ئارام بێت بیکات بە سەبەبی ئەوەی ئینشاءڵڵا داهاتوێکی باش بۆ هەموو لایەک دابین بکات بیکات بە سەبەبی ئەوەی کە هەموو قوتابێک لە شوێنەکەی خۆیان دڵ ئارام و ئاسوودە بێ ئینشاءڵڵا بە هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک ئینشاءڵڵا خوای گەورە بیکات بە توێشی قیامەت بۆ سەبەرگرتنتان لەگەڵ ئەو شتانەی کە بەڕاستی هاتوتە پێشەوە بۆتان نیان ئەڵێت مامۆستا معدەلم 95.6 ناوم نەهاتوتەوە گەر دیسان پڕی بکەمەوە ناوم لە چارەسەری سروشتی دێتەوە
ئایا مامۆستا کەی ئەتوانم پڕی بکەمەوە کەی سکاڵا کارە ئەبێت بەڕێزم بۆ ئەوانەی ناوێن لە هیچ شوێنێک نەهاتێتەوە ئەمە جیاواز لەوانی ناوێن هاتۆتەوە و مشکلیان هەیە ئەوانەی ناوێن لە هیچ شوێنەکان نەهاتێتەوە لەسەر قسەی وەزارەت کە من سیقەم پێی نییە بەڕاست وتێتی سبەینێ لینکێکی تایبەتیان بۆ ئاکتیڤەکەی هەروەکو ئەوەی کەوتیان ئیمڕۆ سەعاتی 12 ئەوانەی سکاڵایان هەیە و ئەوانەی ئەترازیان لە بابەتەکەیان هەیە ئەو لاشێشە سوورەیان بۆ ئاکتیڤەکەین و تا ئەم لەحظەیە ئاکتیڤ نەکراوە یعنی نازانم سبەینێ ئەو قسێشان ئەگەێنە سەر کە ئایا ئەو سایتە ئاکتیڤەکە نیاننا بۆیە من ئەڵێم ئینشاءڵڵا ئاکتیڤ ئەبێ با بێئومێد نەبین با ڕۆژبین نەبین هەر کاتێک ئەو سایتە ئاکتیڤ بوو بۆ بەڕێز ئەلبەتە شکم لە نەهاتنەوەی ناوە هەندێک جار لە سیستمایە هەندێک جاریش لە شێوازی پڕکردنەوەیە لەوانەیە بە شێوازێک پڕکرابێتەوە کۆنمرەکانت زۆر زۆر بەشە بەرزەکانت دانابێت کێشت بۆ دروست بوو بێ بەڕێزەکەم کاکە محەممەد عادل ئەڵێ سڵاو لە ئێوەی گوڵ کاکە ئیبۆ ئەڵێ سڵاومان بۆ ئێوەی گوڵ هەیە بەڕێزان عایشە محمود ئەڵێ سڵاو مامۆستاجان من و براکەم ناومان لە ئاداب ئینگلیزی هاتێتەوە الحەمدولیلا پرسیارێکم هەبوو هاوڕێکم ناوی لە بەشی ڤێرتەرنەری کلار هاتێتەوە معدەلی 80.57 ئەتوانێت داوەزین بکات بۆ پەروەردە ئایشە خان سەرکەوتوو بن خۆت و براکەشت دیارە ئیشەڵا شوێنێکی باشتان بۆ هاتێتەوە ئاداب ئینگلیزی بەشێکی زۆر باشە و کێشەیشتیانە ئینشاءڵڵا سەرکەوتۆ بنتیایە ئەو هاوڕێ بەڕێزەشتان بڵێ گرنگ ئەوەیە من ئێستا بەڕاستی لە ئەوەیە بووم پێش ئامادەکردنی ئەم لایڤەمان خەریکی ئەو بووم بەڕاستی داخلی سیستم ببم بۆ ئەوەی ئەو دەرەزانێت کە بۆم ئەنووسرێت ڕاستەوخۆ بتوانم لە خزمەتتان بم پێتان بڵێم ئایا ئەو دەرەجەیە لەو شوێنە وەرەگیرێ یان نا ئەگەر یەک دوو دقەیەک ڕوخسەتم بدەن هەتا کۆد و پاسوەردەکە داخڵەکەم ئەلێرە بۆ ئەوەی لە خزمەتی هەموو لایەکتان هەبین ئینشاءڵڵا بۆ ئەوەی بتوانین بە تەواوەتی خزمەتی ئەوەی بەڕێز بکەین ئینشاءڵڵا ئێستاکانە هەوڵە بدەین شتارەکانمان ڕێک بخەین من پێم خۆشە کاتێ وەڵامتانە دەمەوە وەڵامەکانم ئەوەنە دەقیق بێ کە ئارامی بەدووتان بەخشێ ئینشاءڵڵا بۆیە حەزەکەم ڕاستەخۆ سیستمەکە لە لای خۆمەوە بکەمەوە لە خزمەتتان بم ئینشاءڵڵا خەم نییە بەرەکەتە لە هەموو لایەکەوە زۆر باشە ئێستا ئەو بەڕێزە ئەڵێ ئایا هەشتا لە پەروەردە بەڵام بەشی پەروەردەی دیاری نەکردووە بەداخەوە خۆزگە بەشەکەی دیاری بکردایە لە سیستمی زانکۆڵاوی ناچینە سەر بەشی پەروەردە زانکۆی سڵاحەدین کۆلێژی پەروەردە بەشی بایۆلۆجی 85 وەرگرتووە بەشی زمانی ئینگلیزی 87 وەرگرتووە و پەروەردەی تایبەت 68 پوینت ئەوەندانەی وەرگرتووە 67.6 ئەوە لە زانکۆڵین ئەلبەتە ئەو کۆنمرانە نزیکەی 4 دەرەجەکەمە بێتەوە لە پارالێل ئینشاءڵڵا ئەگەر قسمەکەمان بۆ دیاریکەی بەسەرچاو محاوەلاکەی مامە ئەگەر لەوێ ئەوە کرد بەڵێ بەڕێزان ئەبێنە سەر پرسیارەکانی دیکە ئینشاءڵڵا ناز ئەڵێت بە 98.632 لە ئەسنان وەرگیرام چاوەڕێی توبعام بووم والله جا شکرانە بژێر بکە بەو کۆنمرەیەش توانیتە لە ئەسنان بیتەوە جا نازانم ئەسنانەکە ئایا ئەوە زانکۆڵاینە یاخود مەبەستت لە پزیشکی بدان 98.570 لە زانکۆڵاین وەرگرتووە سپاسی خواکەین کە بەڕێزێک هیچ نەبێ کەسێک لەوێ ناوی هاتوێتەوە الحەمدولله عایشە محمود ئەڵێ بۆ پەروەردەی ئینگلیزی یان وەرگێڕان بۆ زانکۆی ڕاپەڕینە قەڵازیە کە نمرەکەی بۆ ئەو بەش ئەبێت 82 بەکریز بۆ هەردوو بەشەکە ئەگەر باسی زانکۆی ڕاپەڕین بکەین ئێستا تەمەشایەکی کرد ئینشاءڵڵا
بۆ ئەوەی بە دەقیقەی ئەو دوو قسمێکە ئەو بەڕێزە باسی کردووە لە زانکۆی ڕاپەڕین پەروەردەی ئینگلیزی بگەڕم ئینتەرنێتەکەمان تۆزێک خاوە بەداخەوە لە بەرەوەی زەختی تۆزێک لەسەرا سلێمانی زانکۆی ڕاپەڕین کۆلێژی پەروەردەی قەڵاتزێر زمانی ئینگلیزی 87 وەرگرتووە وەرگێڕان لە سلێمانی ئەگەر هەڵەدا بەش کۆنندەکەی بەڕاستی بەرزە بەداخەوە دەرەجەکان بە شێوازێکی لێ هاتووە یعنی ناتوانین بەڕاستی هیچ پێشبینیەشی بۆ بکەین بەداخەوە یعنی بۆ ئەو حاڵەتە کۆلێژی پەروەردە بگەڕم دیارە زانکۆی سلێمانی کۆلێژی دانشگای مرۆڤایەتیەکان کۆلێژی بازرگانی بگەڕم پەروەردەش